پیاوێک هەبوو چوو دەرگای مەرقەدێکی دزی. چۆن دەڵێ مەرقەدانی کە ئەمڕۆیە پەنا بەخوا کراون بە شەریکی خوا، ئەو مام حاجەی کە دەڵێ قل هو الله ئەحەد، خوا تاکو تەنهایە دەچێت لەو داروبەرد و قەبرە دەپاڕێتەوە، دەرگای ئەو قەبرەی دزی، ئەو مەرقەدەی دزی. خەڵکی ئاوای لێی کۆبوونەوە وتیان تۆ چتیوا چۆن دەکەی؟ دەڕۆی ئەو قەبرە ئەو مەرقەدە دەرگایەکی پێ و دەرگاکەی دەدزی. ئەم پیاوەش وتی ئەو پیاو چاکە خۆی دەرگاکەی داوە بە من. وتیان چۆن شتی وابێ؟ ڕاست ناکەی، پیاو چاک چۆن دەرگادا بە تۆ؟ ئەو ویستی تیان بگەێنێ. بەڵێ خۆی بە منی بەخشیوە، قەبری خۆی و مەرقەدی خۆیتی و دەرگاکەی بە من بەخشیوە. وتیان شتیوانیە، ڕاست نییە، ڕاست ناکەی، پیاو چاک چۆن نەتوانێت دەرگایە بە تۆ ببەخشێ؟ لەگەڵ تۆ قسە بکە. ئەوتی باشە ئەگەر نەتوانێت دەرگایە بە من ببەخشێ بێگومان قسەکەی من ڕاست نییە، بەس ئەمەوێت تێتان بگەێنم. چۆن دەتوانێت مناڵ بە خەڵکی ببەخشێ؟ چۆن نەتوانێت خەڵکی لە ناخۆشی و ناڕەحەتی ڕزگارکە؟ باوەڕتان بەوە نییە دەرگایەکتان پێ بەخشێ، چۆن باوەڕتان بەوەیە لە ناڕەحەتی و ناخۆشی ڕزگارتان کە؟ کەواتە ئینسانی عاقڵ و تێگەشتو خوا دەناسێ، متمانەی بەخوا هەیە، بەس لە هەموو تەنگانێکە متمانەت بەخوا هەبێ، دڵنیا بەخوا ڕزگارت دەکات، بەس لەخوا پاڕێرەوە، چونکە غەیری خوا هیچ کەسێک دەسەڵاتی نییە.